گۆڕانکاری لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بکرێتن بۆ هەوڵاتیانیش چێ ئامادەیە خزمەت بە خاک و نیشتیمان وڵات بکاتن ئەوە لە هەمووی گرنگترە بۆ ئەو کەسانە هیوادارم ئەو حیزبەی کە دەردەچیتن خزمەت بە هاوڵاتیان بکاتن خەرک لەو نەهامەتیە دەرباز بکاتن. دەنگ دەدەم لە هەڵبژاردننی کوردستان بۆ یو کەسێکە نوێنەی کە پێم باشە بێتە نوێنەری من لە پەرلەمانی کوردستان هاوکاری ئەو خەڵکی بکە کە پێویستی بێتی. هیوادارم ئەوانەیە کە پرۆگرامی باشیان هەیە بتوان خزمەتێکی زیاتری گەلی کوردستان بکەن لە داهاتوودا. ئەو نوێنەرانەی کە هەڵدەبژێرن خاوەن بڕیاری خۆیان بن و لەسەر پەیمانەکانی خۆیان بەردەوام بن و ببنە داکۆکچی کارێکی باشی ئەو کەسانێک کە هەڵبیران بژاردوودا. پشتگیری لە پەرلەمانتاری ژن دەکەم ئەوان شیتی تریان کەمتر نییە لە پیاو و هیوادارم کە ئەو بەڵێنانەی دەیگەن نەجێ کە پێش هەڵبژاردن دەیڵێن پاش هەڵبژاردنیش کە دەرچوون بیگەن نەجێ هیوادارم مافی ژنان دەستەبەر بکەن هەلی کار بۆ ژنان زیاد بکەن و بەڕای من لە کوردستان هەڵبژاردنەکان دەکرێت گۆڕانکاریەکان جەزری نین یعنی شتێکە وەکو زۆربەی وڵاتانی جیهان یان وڵاتانی بنێخۆڕەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی تەقلیدیە من داوام وایە لە خەڵکی کوردستان لە هەرچ لایەنێک بن لە هەرچ گیر و بۆچوونێک بن ئەو خەڵکانە هەڵبژێرن کە دەتوانن نوێنەرایەتی ئەوان بکەن سەرەتا لە ڕووی زانستەوە کەسێکی بەتوانە بێت لە ڕووی بیر و هۆشمەندیەوە لە ڕووی فەلسەفەی سیاسیەوە لە ڕووی باگراوندی خۆی ئەوە نە کەسێک بێت تەنیا تۆ پێی مەعجەبی یان حیزبەکەت هانی داوی یان پێیان گوتووی دەنگ بەو کەسە بدەن.